سەرکردایەتی خزمەتکاران بە چاوپۆشین لەو ڕۆڵە دیاریکراوەی کە لە ناو جستەی عیسای مەسیحدا هەیە. پێویستە سەرکردارەکان ڕێگە بە کەسانی دیکە بدەن کە شایستەترن وەک سەرکردایەکی دیار دەربکەون. ئەمە بنەمایەی بەو شێوەیە کە نایابە لە ژیانی بەرناباس و شاولدا دیارە. ئەوە ڕووداوانەی دەبینین کە ڕوویان داوە کاتێک ڕوحی پیرۆز بەرناباس و شاوڵی دەستنیشان کرد. لە ڕەهەندی جوغرافیەوە دەست پێدەگەین، ڕۆیشتن و چوونە ئەنتاکیا و سۆلۆکیا، پاشان سواری کەشتیەک بوون و چوونە قوبرس و لەوێش چوونە شاری سەلامێس. لە بیرمانە قوبرس ماڵی بەرناباس و شوێنی لەدایکبوونێتی، هەروەها لەوێ ژیاوە و گەورە بووە. جوولەکەکەیەکی بەرەچەلەک یۆنانی بووە، بۆیە لە شێوازی بیرکردنەوەی یۆنانیەکان تێگەیشت بوو. دوای ئەوە بوو بە برزگاردانی زۆر سەرکەوتوو لە هۆرشەلیم موڵکی کڕی. هەروەها لە بیرمانە چۆن یەکێک لە کێگەڵەکانی فرۆشت بۆ ئەوەی ئەم پارەیە بەکار بهێنێت بۆ پشتگیریەکانی کلیسا و خەڵکێکی لە سەرەتای سەردەمی کلیسادا. بەرناباس دوای ئەوە هەمووی ساڵ لە سەردانی زێدەی خۆی دەکات، بەڵام ئەم جارە شاول لەگەڵیدا بوو. هێشتا هەر ناوی شاول بوو. گەیشتنە شاری سەلامیس، بە هەردووکیان ڕۆیشتن. کاتێک گەیشتنە پافۆس لە ڕۆژاوای دۆرگەکە، شتێکی زۆر گرنگ ڕووی داوە. پێغەمبەرێکی درۆزن دەرکەوت. ئێمە لە کردار بەشی 13 دەخوێنینەوە. بە هەموو دوورگەکەدا گەڕان هەتا گەیشتنە پافۆس. لەوێ تووشی جادۆگەرێکی جوولەکە بوون بە ناوی باریەشۆع کە پێغەمبەرێکی درۆزن بوو. باریەشۆع لەگەڵ سێرگیۆس پۆلسی فەرماندروو بوون کە پیاوێکی تێگەیشتوو بوو. سێرگیۆس بەرناباس و شاوڵی بان کرد چونکە دەیویست گوێ لە پەیامی خودا بێت. لە ناوەڕاستی هەموو ئەم ڕووداوانەی شتێک ڕوودەدات کە دەبێتە هۆی گۆرانکاری لەوەی کێ سەرکردەی سەرەکەی لەم گرۆپە نێردراوەدا. لە ئایەتی 8دا دەخوێنینەوە. بەڵام ئەلیماس کە جادوگەر واتای ناوەکەی بوو، بەربەریەکانی کرد و هەوڵیدا فەرمانراوە لە باوەڕ لابدات. کەسی شاول کە پۆلسی پێدەگوترا ئەما یەکەم جارە لۆقا ناوی پۆلسمان بۆ دەهێنێت، پڕ بوو لە ڕوحی پیرۆز و تێڕوانی و گوتی: ئەی پڕ لە هەموو جۆرەی فرتوفێڵێک، کوڕی شەیتان، دوژمنی هەموو ڕاست و دروستەیەک. پۆلس لێرەدا بەهێزی ڕوحی پیرۆز دڵێ ئەم پیاوە خوێندەوە و ئەمەش توانایەکی کە بەبێ ڕوحی پیرۆز نەیبوو وەک هەر یەکێک لە ئێمە لە خوارکردنی ڕێگای ڕاستی یەزدان. ناوەستی ئەوە تا دەستی یەزدان لە دژی تۆیە و کوێر دەبێت. بۆ ماوەیەک خۆر نابینی. لێرەدا مۆجیزەیەک دەبینین کە بووە بەهۆی کوێربوونی ئەو پیاوە. ئەمەش مۆجیزەیەکی گەورەیە و توانایەکی ناوازەیە کە پۆلسی بەهێزی ڕوحی پیرۆز ئەنجامی داوە. تەواو دەکەین. دەست بەجێ ئەم تاریکی و داپۆشی بە دوای یەکێکدا گەڕاتە تاکو و دەستی بگرێت. کاتێک فەرمانراوەکان بینی چ ڕوویدا، باوەری هێنا لە فێرکردنەکەی مەسیحی خاوەن شکۆ سەرسام بوو. دەتوانین خەیاڵی ئەوە بکەین کە فێرکاری خودا بەم مۆجیزەیە کە جەخت لە فێرکاری خودا دەکاتەوە. هۆکاری سەرسومانی واڵی سیدرۆس پۆلسە. لێرەدا تێبینی ئەوە دەکەین کە بەرناباس ڕەچاوی ئەوە دەکات کە پۆلس بانگوازیەکی تایبەتی هەیە. جیاوازە لە بانگوازەکەی ئەو. نیشتەکانی نێردراوە بە پۆلسەوە ڕوون بوو، واتە پۆلس وەک ئەو نێردراوانەی واتە کە خودا هەڵبژێردراون. کاتێک پۆلس نامەی بە کۆرنسیۆکانی نووسی، ئەمە پشتڕاست کردووە و شایەت حاڵی لەسەرەدا فەرمووی: بەو پەڕە دانە بە خوداگرتنەوەی نیشانەکانی نێردراو لە نێوەتاندا ئەنجامدرا بە نیشانی و کاری مەزن و بەرچوو. ئەمە شرێک ئەوەیە کە بەهێزی ڕوحی پیرۆز لێرە لەم ڕووداوادا لە بەرامبەر ئەم پێغەرە درۆزنەدا ڕوودەدات. لێرەدا دەبینین چۆن ڕۆلی سەرکردایەتی بە توانای لە گۆڕیندا. بەرناباسیش تێگەیشت کە خودا پۆلس بان کردووە بۆ ئەوەی ببێتە نێردراوی گەڵان. لەم ساتەوەختەوە ئیتر بەرناباس و پۆلس نین، بەڵکو بوون بە پۆلس و بەرناباس. ڕێکخستنی ناوەکان بەم شێوەیە زۆر گرنگە
کاتێک کتێبی پێرۆز دەخوێنێنەوە بۆ نمونە لە کرداری 13 پۆلس و هاوڕێیەکانی بەدیاردا لە پافۆسەوە چوونە پەرگا لە پەمفیلیا، بەڵام یۆحەنا لێیان جیا بووە و گەڕایەوە ئۆرشەلیم. سواری کەشتیەک بوون و گەشتەکەیان لە قوبرسەوە تەواو کرد و چوونە پەرگا. لێرەدا لەبیرمانە کە یۆحەنا وازی لێهێناون چونکە دەیزانی دوای ئەوە چی ڕوودەدات. کاتێک لە پەرگەوە سەردەکەونە سەر شاخەکە بۆ ئەنتاکیای پێسیدیا و ئەمەش گەشتێک بوو کە چەندین ڕۆژی دەویست لەسەر شاخەکە و کەش و هەوایەکی زۆر گەرم و ڕۆژدا زۆر سارد لە شەودا لەگەڵ ئەگەری بوونی تاوانباران و دست لە ڕێگادا. هەر بۆیە یۆحەنا بڕیاریدا کە نەیەوێت ڕووبەڕووی ئەم شتانە ببێتەوە، بۆیە گەڕایەوە ئۆرشەلیم. بەڵام پۆلس و بەرناباس بەردەوام بوون بۆ ئەنتاکیای پێسیدیا. سەرنجی ڕێزبەندی ڕووداوەکان دەدەین. چوونە ناو کۆمەڵە جوولەکەکان. پۆلس هەستا و دەست ئاماژەی کرد و گوتی: پیاوانی ئیسرائیل، ئەو جوولەکانە کە لە خوددا دەترسن، گوێ بگرن. لێرەدا سەرکردەی سەرەکی کێیە؟ پۆلس. بەرناباسیش لەو تێگەیشت و پێشگیری لێکرد. درێژە بە چیرۆکەکە دەدەین لە کردار بەشی 13. دوای کۆبوونەوەکە زۆر لە جوولەکەکە و خواپەرستنەکان کە ببوونە جوولەکە بە دوای پۆلس و بەرناباس کەوتن. ئەمانیش قسەیان بۆ دەکردن و هانیان دەدەن لە نیعمەتی خوددا بمێنن. تێبینی ڕووداوەکانی تر دەکەین لە ئایەتی 46. پۆلس و بەرناباس بە چاونەترسیەوە وەڵامیان داوە. پێویست بوو یەکەم جار پەیامی خوددا بۆ ئێوە باس بکەین. ئەمەش کاتێک بوو کە وەڵامی پرسیارەکانی جوولەکەکانیان دەدایەوە. لە کردار 13:51 دا دەبینین ئەوانیش تۆزی پێیان دەکاند و بەرەو شارەی کۆنیا ڕۆیشتن. ئەوەی لێرەدا گرنگە ئێمە سەرنجی ئەو گۆڕانکاریەی بدەین کە لە یەکەم گەشتی مزگەێندان ڕوودەدات. خوددا ڕۆڵەکە دیاری دەکات. بە نیسبەتی پۆلسەوە، پۆلس وەک سەرۆکی سەرەکی ئەم تیمی خزمەت دەرکەوت و بەرناباسیش پیشتوانی ئەو بوو. دەبینین ئەمە لە پەیمانی نوێدا دووبارە دەبێتەوە، بۆیە کاتی لەدایکبوونی کلێسامان بیر دێتەوە. لە کردار چەندین جار ئەمە دەبینین: پەترۆس و یۆحەنا، پەترۆس و یۆحەنا، پەترۆس و یۆحەنا. ئەم ڕێزبەندیە ئەمەش مانایەکی گرنگی هەیە، چونکە پەترۆس سەرکردەی نێردراوان بووە و یۆحەنا هاوبەشی بووە. گرنگە لە بیرمان بێت کە یۆحەنا و یاقوبی برای کە پێش ئەوەی بێتە شوێن کەوتووی ڕاستەقینەی عیسا شەهید بوو. ئەوانە بوون کە بە عیسایان وت کە دەیانەوێت لە شانشینی ئەوەدا لە ڕاست و چەپیدا بن. عیساش وەڵامی دایەوە: ئایا دەتوانن ئەو جامە بخۆنەوە کە من دەیخۆمەوە؟ وتیان دەتوانن. هەرچەندە لەو کاتەدا لە وشەکان تێنەگەیشتن، بەڵام لە ڕاستیدا جامەکەیان خواردەوە. ویستی خوددا ئەوە بوو کە پەترۆس سەرکردەی سەرەکی بێت و ئەویش بۆ خۆی وای ئامادە کرد کە یۆحەنا هاوبەشی بێت. باجارێکی تر بیر لە بنەماکە بکەینەوە. بە چاوپۆشین لەو ڕۆڵە دیاریکراوەی کە لە ناو جەستەی عیسای مەسیحدا هەیە. پێویستە سەرکردەکان ڕێگە بە کەسانی دیکە بدەن کە شایستەترن وەک سەرکردانێکی دیار دەربکەون. پرسیارەکەمان بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن: بۆچی ئەوەندە قورسە بۆ سەرکردەی ڕۆحەیە سەرەکیەکان ڕێگە بدەن؟ ئەوانی دیکە کە لە خۆیان شایستەترن لە ڕۆڵێکی دیاردا دەربکەون کە بینیوتە ئەو ڕوو بدات. پێم وایە هەموو سەرکردە سەرەکیەکان مەیلیان بۆ پەرەبێدانی ئیگۆ، وەرگرتنی هەستی ئاسایش لە خودی ڕۆلی سەرکردایەتیەوە هەیە، تەنانەت لە ژینگەیەکی خێزانیشدا. ئەمەش وامان لێ دەکات کە وازهێنان و مەودابەخشین لەو دۆخەدا کە تێیدا ڕوونە کە دەبێت کەسێک جێگەمان بگریتەوە. سەخت بێت هەر لەبەر ئەم هۆکارە ئەم بنەمایە زۆر گرنگە. دەتوانین جارەجار بەم بیرۆکەیە بیر لە خۆمان بکەینەوە وەکو سەرکردە. کاتێک هەست بەویستی ئەوە دەکەم کە سەرکردە بم لە کلیسەدا زیاتر لەوەی کە کلیسا پێویستی پێم بێت، ئەوە مانای ئەوەیە کە سنوورەکانم بەزاندووە.
شتێکی هەڵە هەیە. ئەمە زۆر بەسەر سەرکردوو و قەشەدا دێت. لەو حاڵەتە کە سەرکردەیەکی شیاوتر لە ناو دەردەکەوێت. پێویستە دەست لە کار بکێشینەوە و بە شوێنی سەرکردایەتی پێ بدەن. ئەم ڕابەرانەی پێویستیانە دەست بە ڕۆلەکەیەوان بگرن بەهۆی لووتبەرزیەوانەی هەروەها بەهۆی ئارازوویان بۆ هەبوونی پێگە بۆ ئەوەی هەست بە ئارامی بکەن. ئەمە شوا دەکات ئاگایان بشێوێت و لەو تێنەگەن کە کەنیسە پێویستی بەرابەرێکی نوێ هەیە بۆیە دەبێت زۆر وریابین. ئەمە بنەمایە زۆر گرنگە. لەلایەکی ترەوە خوددا دەیەوێت سەرکردەی خزمەتکاران بین نەک تەنیا سەرکردەیەکی خاوەن ڕۆڵ. پۆلس بە درێژایی خزمەتکردنی و مزگەندانی سەرکردەیەکی خزمەتکار بوو. ئەمەش ئەوەیە کە عیسای فێری کردین کاتێک پێی قوتابیەکانی شوشت چونکە مەزنترینە و خزمەتکاری هەمووانە. لە خوانەکەدا کە پەترۆس و یۆحەنا لە بیریان چوو خزمەتکارێک بهێنن و هیچ کام لە قوتابیەکان خۆبەخشانەیە. ئەمە ڕۆلیە ئەنجام نەدا. ئەیسا ئەو ڕۆلیە بینی. پەترۆسیش بەهۆی ئەوە هەستی بە شەرمەزاریەکی زۆری کرد بە عیسای گوت هەرگیز پێم ناشۆیت. دوای ئەوە ئەیسا پێی قوتابیەکانی شوشت ڕستەیەکی زۆر بەهێزی وت. پاش شوشتنی پێیان کەواکەی خستەوە سەرشانی و دانیشتووە لێی پرسین ئایا لەوە تێگەیشتن کە بۆم کرد ئێوە بە مامۆستا و گەورە بانگم دەکەن و ڕاست دەکەن چونکە من وام. جا کە من گەورم مامۆستاتانم و پێم ششتن ئێوەش لەسەرتانە پێی یەکتری بشۆن. من نمونەیەکم پێیدان تاکو ئەوەی بۆم کردن ئێوەش بیکەن. بە واتایەکی تر ئەوەی لە نێوتانە پایەبەرزترە دەبێتە خزمەتکاراتان.